تأكيد ليرة هیچ فرقێک نییە لە بینی ئەم کەسە فەقیرە دەوڵەمەنە هەرچیەکە ئێستا لە پەیجێکی ئینگلیزیا خوێندمەوە بڕواکە مامۆسا زۆر لە کاتیشتا ناگرم لە شارێکی بچووکی خوار لەندەنەوە ئافرەتێک سێ دانە مانگە مردووە تازە پۆلیس تەرمەکەیان دەرهێناوە ئەویش بە بۆنکردنی لە ناو خانۆکە دوای ئەوەی وەرەقەیەکی کارەبای بۆ ڕۆشتۆتۆ کە پارەکەی تەسلیم نەکردووە بۆ بە سێقات چوونەتە سەر ماڵەکەی و توانە بزانین بۆچی ئەم پارەیە نایە هۆکارەکەی چێ کاتێک هاتچن ئەم ژنە مردووە لەمە یعنی لێرە نە دایک و باوکایەتیە نە خوشک و برایەتی هەیە هیچ شتێک نییە هەر کەس بۆ خۆی دوای ژیانەکەوێ ژیانێکی زۆر کورت شەو ڕۆژی بە سەعاتێ لێ ڕوا ساڵە بە دەقەیەک لێ ڕوا یعنی شتەکان زۆر بێمانایە هیچیش نییە لە ئەوروپایە چی بێکەسیەکە ئافرەتێ سێ مانگ کەس پرسیاری نەکات نەخوشکێ نەبرایە نەکچێ نەکوڕێ نەمێردێ کەسێ پرسیاری کەس هەر پێی لە ئەزانی یعنی بە مردویش نیانە دۆزیوە ئەوە چ کارە ساتێکە کاکە لەم شاری خۆمانە لەم سلێمانیە باشە ئەگەر شەو ڕۆژێ هەر کەسێ دەنگی نەبێ 100 تەلەفۆنی بۆ ئەڕوات 500 تەلەفۆنی بۆ ئەڕوات خوشک تەلەفۆنەکە برا تەلەفۆنەکە ئامۆزا تەلەفۆنەکە پورزا تەلەفۆنەکە دراوسەکان بە خەمی ئەو کەسەوەن کە بەتەنیایە با بەوەڵا ئەو ئیسلامە نیعمەتە یعنی ئەو ئەوروپاییکەوە خەڵکێ بە بەهشتی ئەم سەرزەویە تەماشایەکە واللهی ئەو ئیسلامیتیەکە مطعمی کە بەو ئیسلامە بزانە چەند ژیان خۆشە بێتەوە لیانە کایی کۆمەڵایەتی ئەگەڕێتەوە ڕێز و شکۆ بۆ دایک ئەگەڕێتەوە بۆ مناڵ ئەگەڕێتەوە ئەو بەڕەڵا ڕەهاییکەوە ئێستا هەیە نامێنێ هیچی نامێنێت ناوەڵە بڕواکە مامۆستا هیچی مرتاحیش نییە لەو مۆزوعە ئەو ئەوروپیانەی توی بینی هەمووی پێکەنینێکی ساختەیەکن سوێن بەخوا هەر هەمووی نامرتاحە لە ژیانی خۆی لە گەورە تا بچووشیان کامەی زۆر ملیۆنەرە لەم ئەوروپایە ئەوروپی پڕۆ پرسیاری لێ بکە هیچ ژیانی مرتاح نییە واللهی کاک نوشیروان برایەک تووشی نەخۆشی شێرپەنجە بووە ئێستا حالێن لە ئەڵمانیا چارەسەر وەرەگرێ ڕەنگە ئەوە تقریبا دە ڕۆژێکی تر 15 ڕۆژێکی تر بێتەوە تەلەفۆنێک لەگەڵا کرد ئەحواڵپرسی و دوعای خێرم بۆی کردومانە وتی مامۆسا بەس دوعام بۆ بکە لەم وڵاتە کارەساتە ڕزگارم بێ وتم بۆ وتی مامۆسا والله کە ئابەیە والله وبیلا وتەڵا کە ئابەیە یعنی ئەمە کەی وڵاتە یعنی ئەوە مامۆسا کارەباش بڕا کارەبا بڕا الحەمدە خەتەکە هەیە الحەمدوللا مامۆسا گیان یەک شدەیە لێرە باسی هاوی کە تەنیاییتان کرد کاڵێ ئافرەتەکەم مردووە دوای 3 مانگ پێیان زانیوە باشە لێرە ڕۆژێک بە تەنیا بە یعنی ڕۆژێک لە ماڵۆ بەمەیە دەرەوە دایک و ئەوان هەواڵن نەزانن بڕۆ خەلاتە بێ هەر جنیە بۆ لە جنی مسلمانیە بۆ لە سەردانتێک هەواڵتە پرسێ بڕوە مامۆزات تەقەتەقی گێ لەو مەتبەخەوە هاکە بە تەنیا لە ماڵۆ بم گێ لەو مەتبەخە بڕوە کەسان برادەرەکانی مامۆزا کۆسارە ناتوون نابرا گیانەوە تا من لە ژوورێکی تاریکم شاشەیەکی تاریکە بێنەوە ئاەت و قورعان لەبەرە هەر دەموچانە تەقێنی بە ئاەت و قورعان بەس واسایەمەی داماو چی بکەین نابرا گیان حاجی گیانەوە حقيقة يعني جنوكا ليس لهم سلطان على الذين آمنوا على ربهم يتوكلون هيج سلطان ودا صلاتي كان بسر إنسان إيمان دارانية بوي يعني هموتان مريح البال بخون يعني دا صلاة وسيطريان نية بسر أويا كوابية جياني مبقى كوليت يكبات چێشت لێت یەک بات خەو لێت یەک با ناتوانێت بە هیچ شێوازێ ناتوانێت چکە خی پەروەردگار ئەو دەسەڵاتی نەداوە بە جنۆکە ئەگەر ئەو دەسەڵاتی بدایە بە جنۆکە ژیان لەسەر ئەم هەسارەیەت یەکە چوو عەزیزەکەم بە هیچ شێواز مامۆستای بەڕێز ئێستا لەو کوردستانە یعنی بڕوا بکە ئەگەر خەڵک 5 فەرزە 6 فەرزی بکە فەرزێکیان بەس بۆ ئەوەی کە لە ناو عایلە و کە سوکاری خۆیەتی یەشتر کەمە سوێن بەخوا لێرە تەنیایی هەر لە خۆ تێکتێ ئەمە جاریوا بیر لە خۆمەکەم و جاریوا بۆ بە دەدەقە قسەم لەگە خۆما کردو توایوتمەوە چیەکەم هەنی بەدەست خۆت نیێ وا لێ توش نەفسیە بی لەو کۆمەڵایەتی شتەوە هەیتە ئەیرە لێرەش کۆمەڵایەتیەک نییە ینی هەموو شتێک حسابات و بانق و کات و هیچ شتێک نییە هیچ کەس نابینێ دانیشتن نییە کۆبوونۆ نییە قسەکردن نییە بەس مامە سەنگەر تۆ تێکەڵی برادەر و شتەبی لەوێ وەڵای کاکە میران لەوە چێت تۆ من نەناسی تۆ بەس لە تورکیا من و تۆ یەکتریمان بینی بە یەکۆ بووین من کەسێکی زۆر کۆمەڵایەتیم آخر بۆ وەیە لە مەڵەم ئەگەر تێکەڵی
تێکەڵی خەڵک بی ها تێکەڵی کورد بی لەوێ تێکەڵی هین بی لەوە ناچێت ینی زۆر هەست بۆ تەنیاییە بکەی کە ئێستا هەستی پێەکەی والله زۆر هەستی پێ ناگەی ئێستا من ڕاستەکەی لەگەڵ دوو برادری مناڵی خۆما ئیشەکەم لە دوکانێکە یعنی سپاس بخوا ئەوە باشە قساکەین بەیەکەوە هەرچۆنێ بێت قسەکردنیەکە چوونە دەرەوەیەکە گەڕانێکە بەس واللهی برادرمەیە لەم وڵاتە سوێن بەخوا بە تێکچوو تێک چووە یعنی بەس لەبەر تەنیایی وەرە بەخوا هەموو شتێ لە مسلمان و لە عالەم دینەی خۆمان و لە داب و نەریت و ئەخلاقی خۆمان جوانە بەخوا هیچ شتێک لەو ئیسلامەتیە جوانتر نیە ئێستا مامۆستا سۆران دانیشتۆ لە ناو ماڵ و مناڵەکەی خۆیان دوو جار مناڵەکەی هەیەتوە چێ بۆ بەردەمیا ئەوە هەموو ئەوروپایانێ بۆ مامۆستا کورە ئەوروپا والله بێتە ئەرە بەخوا بێتە بازیان ناڕۆ بە قورئان نەڕۆی باشترە بەس کە ڕۆشتیشی مامۆستا کەسێ بەیە ماڵێ بۆ نایەنەوە واللهی من یعنی نازام لە هەردوو جەژنەکە بووین لێرەین هیچ خۆشێکی تیانێ بێنەوە کوردستانی نازانی چی بکەی بەخوای گەورە کوردستانیشەوە نیە بەخوای تر من مامۆستا جام زۆر لە کاتی عفوم کە قسەکەشم پێ بڕین مامۆستا زۆر لە کاتی ئەو بەڕێزانەمان کرد من دابەزم تەنها پرسیارەکەمەوە بوو مناقەشەیە بوو لە بینمانەوەتم زان وەڵامەکەی مامۆستا چی ئەبێ بەرامبەر ئەو شێوازی زەکاتە مامۆستا ئەگەر لە وڵاتەی خۆشمانە زەکات بدرێت دەوڵەمەندەکان بەپێی پێوی زەکاتی خۆیان بن سوێن بەخوای گەورە کرێکی فەقی نامێنێت لە وڵاتە ئاوانەی کە پەنا بۆ تۆیان و پەنا بۆ مامۆستا ئاینەکانێن نەڵە وەزعمان خراپە حاڵمان قوربانگیان کاک حاجی بەس ئەوانەی لەم شارەیە خاوەن ئەو پرۆژە گەورانن ئەو ستیە گەورانی کەوا دروست دەکرێت بەس ئەوانە زەکاتەکانیان بدەن لەم شارەیە هیچ فەقیرێک نامێنێت هەمووی ئەبێتە خاوەن خانووی خۆی و خاوەن سیاری خۆی ئارە بەلا ئیلاهی لەڵا بە ئەو سۆنەم بکەوێ گەروانە بێت ئەنە بزەبت وایە بەس ئیتر ینی من باسی دەوڵەمەندێکیان کرد ئیتر 400 دەفتەریان لادا بۆ لاوە وتیان ئەم 400 دەفتەرە زەکات وتی ینی چی ئەو 400 دەفتەرە خەڵکی با بۆ خۆتی ئارۆڵا کلوتی تێکەڵی کەنەوە یەکەم جا قەنەعەتیان پێکرد بوو وتیان کاکە ئەم 400 دەفتەرە وتی ئەم 400 دەفتەر ینی خەڵکە بە بەلاش بەخۆی باوتیان ئەرەوەڵا تکاکە تێکەڵی کەنەوە بە قوربانە تێکەڵی کەنەوە وڵایەتی تێکەڵیان کرد بوو قوربۆ سەرم زاین کە مرد چییە با لەگە خۆی هیچ نابە قوربانگیان